بەهۆی گرانبوونی نانەوە دەرێهێنێ بۆتان؟ وەڵە ناهێنێ جاران گونێ ئاردمان کڕی بە 10,000 بوو 12,000 بوو ئێستا گونێ ئارد بە 40,000 نییە ئاردی بایە. باشە لەم ڕیزە لە خانەقین هەنێ لە نانەوەخانەکان دایخست قەپاتی کردووە یەکیان نانەوەی خۆم بوو ئەوە نانەوەی خۆم بوو دایخستم چونکە ئاردەکە زۆر گەرانە سەرفی نییە بۆمان گەرمە و شەکەتی نانەوەخانە و گونێ ئارد بە 40,000-50,000 دەری ناهێنێ بۆمان بەکرێکار و ئیسان برا عەرەبانە لای تۆ ئیشەکەن ڕۆژانە ئەبێ ڕۆژی بە چەند کارەکە؟ وەڵا نەوەڵە دەری ناهێنێ بۆ ئێمە دەری ناهێنێ بۆ کرێکار هەر نەفس یۆمیە خۆیانەوەن بەس بۆ خاوەنی نانەواکان دەرناهێنێ چونکە ئاردەکە هەموو شت ئارد بێ خوێ بێ سەودا بێ خومرە بێ علاگە بێ هەمووی کوێسەبان یعنی ئەسعار عامەتە هەموو شکە ساڵیە تاسیری کردیە لە لیمان بە بوونەی گەنم و ئاگەنمە و شتانە بۆ وشکە ساڵی زۆر تاسیر کرد لە ناوانە ئەمڕۆ گەنمی خانەقین زۆری چوو ئەمڕۆ 6 ڕۆژە ئاردی بایع ناتووە ئەوە هەموو تاسیرەکا لەسەر نانەواکان زۆر تاسیرکا لەسەرمان یعنی ئەوە چ ڕۆژە 6 ڕۆژە ئارد نییە ئەو 6 ڕۆژە ئارد نییە تاسیر کە لە لیمان ئێمینێ ئاردکردنەوە بازار نییە ئێستا ئاردەکەەوە 42,000 نییە یعنی ئەگە لەبانێ حاڵەتە ڕی بکات نانەواخان هەمووی عەز دەکات. باش ئاردی حکومەت ئاردی بیتاقەی باعی بەڵێ بەکەڵکی نانیەت؟ نەوەڵا بەکەڵکی نایە و نیشە ئێستا خەی نییە بەکەڵکنایە بەس بێت نییە ئاردەکە خراپە و نییە. ئێوە چۆنەیکەن بەنان؟ وەڵا ئێمە ئاردە تورکیەکە تێرین بە 48 بەڵێ بە 48,000 تێرینەی ئەگەر مەثەلەن ئەگەر 5 کیلو سفر ئەڵێن پێی سفر ئەگە 5 کیلو سفر بکەین کیلو یان 2 کیلو ئاردی بایە تێکەڵەکەین بڵین لە کەلان برادەرێکی وێت حکوومەتی عێراق لە ناوچەی جێناکۆک و متەنازع و لە هەموو شوێنە ئارد و بیتاقەی تەموینی زۆر باشە وان نییە یعنی؟ وەڵا ئێمە ئەڵێن لە کوردستان کەمێک باشترە یعنی ئەوان نییە ئێستا وەکو کەلار نانەوەخانی کەلار هەمویان میمزا من و خزم و کەسوکارم لەوەیە تەلەفۆنم بۆ ئەکەن ئەچێن لەم لە ئاردەوان لەم لە ئارد هەیە بەس ئەو زۆرە نییە چونکە گەنم لە عێراق هەمووی نییە. ئێستا بڵین لە سەدا چەندی نانەوەخانەکانی خانەقین داخراوە؟ وەڵا تەقریبەن 40% دایان خستووە 40% دایان خستووە ئیشەکەش نییە هاوینیشە ئێستا ئیمایم لەناو تاوسان وەلەو جاری تاوسانیش ناتووە مانگ 6 مانگ 7 تاوسانەی ماوە بە تەمموز ئەڵێن تاوسان سەڵامێشتا تاوسان نییە تاوسان نییە چونکە ئێستا ئەبسەد خەدەمات مواطن ئەبسەد خەدەماتی مە خەڵک ئەو کەهرەبایە ئەو کەهرەبا نییە قازی من لەچوویزە من دانیشتوانیم لە بەختیاری دانیشتوومە لە گەرەکی بەختیاری ئەوە 9 ڕۆژە ئاوم نییە 9 ڕۆژە ئاوم نییە کارەبام نییە ئەی باشە چون معیشت بکەیت لە گەرانی و ئاو و هەن ئەڵا ئەوەی لە عێراق دانیشتیە یمکن ئەگەر بمرێتیش لەو دنیا عەزاوی نییە لەن عەزاوی دیە لە عێراق لەو دنیای دوێندەی خانەقین بە تایبەتی خانەقین چونکە قەبە 2 ڕۆژ کەناڵی شەرقیە نەشی کردووە یەکم منتەقە لە عێراق لە گەرمی خانەقین بوو دەرەجەی حەرارەی 48 بوو و دووەم منتەقە لەسەر ئاسیا لەسەر قارەی ئاسیا گەرمیەکەی بوو لەسەر گەڕەکەکان ئاوی خواردنەوەیان کەمە بۆی مشکە زۆر کەمە زۆر کەمە گەڕێگە چونکەیزە من وتمە بیت لە بەختیاری دانیشتمە 9 ڕۆژاو نییەسم خانەقین وە بە تقریبا گەڕەکەکان 50% هەلواسە ئاو لە خانەقی 50% نییە خەدەماتی نییە لەن چونکە خانەقینی سا ئاوەی ئەڵوانی هەمووی بۆگەنی کردووە بەڵێ ئیرانە هەمووی ئیرانە یعنی ئیران وەختی زمسان تیای ئاوی زۆرە ئاوەکە کەیگە و فێڵانات یادەنەوەرات بەس لە تاوسان قەترەی ئاو یێنت بادەنەوە ئەرا عێراق ئێ مشکلەکە ئەم وشکە ساڵی و جەفافە تەسیری و کاریگەری چی هەمووی سەبەبی ئەمانە هەمووی سەبەبی ئەمانەیە ئەگە ئەمانە باخ نەوڕن ئەگە ئەمانە ئاو نەوڕن ئەو گەرمە ئەوینە ڕاستی هەیە بەس وانە ڕاستی هەیە بەس وانە یعنی ئیدارەکە خراپە طبعا دوای 16 ئۆکتۆبەر خانەقین بێ هەرێکی حکومەتی